ئێمە چۆن بتوانین ڕۆژەکانمان وا لێ بکەین کە ڕۆژومان بۆ بنووسری هەموو ڕۆژێک بە ئیزنی خوا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: الطاعم الشاكر بمنزلة الصائم الصابر. ئەو کەسێک کە بەیانی نان دەخوا، چێشتەنگاو نان دەخوات، نیوەڕۆ نان دەخوات، ئێوارە نان دەخوات، هەر کاتێ نان دەخوات الحەمدولله، خوا ئەگەن سپاس بۆ تۆ، خوا ئەگەن سپاس بۆ تۆ. ئەو کەسە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە نان دەخوا و سپاسی خوا دەکا، ئەجر و پاداشتی وەکو ئەجر و پاداشتی کەسێک وایە کە سائیم و سابیرە، واتە ڕۆژووی سونەت زۆر ئەگرێ و زۆر بە خۆڕاگر و بە سەبرە لە بەرامبەر ڕۆژوگرتنە. کەواتە ئەم سێشتەکە باسمان کە چەند ئاشتی ترەیە. ئەگە پێت خۆشە دوای ڕەمەزانیش خێر و پاداشتی ڕۆژوو شەونێژ و بۆ بنووسرێ، ڕۆژەکانت هەمووی بە ڕۆژوو بۆ حساب کرێ، ڕەوشت و ئەخلاقمان جوان کەین، یارمەتی فەقیر و هەتیوەکان بدەین، و لەسەر ناز و نیعمەتەکان کە دەیخۆین و دەیخۆینەوە سپاسی خوا بکەین. الحەمدولله، خواردنەکە پێت خۆش بوو، بە دڵت بوو، بە دڵت نەبوو، حەمد و سەنای خوا بکە. ئەو کاتە ئینشاءڵڵا تۆ ڕۆژەکانت بە ڕۆژوو بۆ حساب دەکرێت، دوای مانگی ڕەمەزانیش تۆ هەر ڕۆژوو دەگری. ئەگە بە ڕۆژووش نەبیت، چێ پێی خۆشە پاداشتەکان وەرگێ، بە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا تەطبیقی کەین.